پارشێوکردن کە بە عەرەبی پێوترێ ئەسسحوور. پارشێوکردن سنەتێکی زۆر گەورەیە. ئینسانی ماندار نابێ غافڵی بکە. زۆرێکێ لە موسڵمانان شەوە خەوێ ئیتر خەبەری نابێتەوە. جاری وایە سەعات 6 هەڵەسێ سەعات 7 هەڵەسێ خۆریش هەڵهاتووە. پارشێویش ناکا بە ڕۆژوو دەبێ. ئەمە مخالفەی سنەتی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام تەسەحەڕوا فەئینە فی السحوور بەرەکە. پارشێو بکەن لە پارشێوکردنا بەرەکەت هەیە. بەرەکەتەکەی چییە؟ یەکێک لەو بەرەکەتە ئەوەیە کە تۆ دەی بۆ نوێژی جەماعەت، نوێژە بەیانەکەت بە جەماعەت دەکەی. ئەهە مانگی ڕەمەزان وەرە بۆ نوێژی بەیانی بزانە ماشەڵڵا چەندە قەڵەباڵغە مزگەوتەکان. بەڵام دوای مانگی ڕەمەزان وەرە تەماشاکە بزانم نیوەی ئەوە خەڵک دێ بۆ مزگەوت. ئەو خەڵکە سەبەبی چییە ئەوە ڕوو لە مزگەوت دەکەن؟ ئەوە لە بەرەکەتێکە لە بەرەکەتەکانی پارشێو. کابرا کە پارشێوی کردوونانی خوارد دەست نوێژ دەگرێت دەڵێ با بچم نوێژەکەشم بە جەماعەت بکەم لە مزگەوت. بەڵام کە بۆ پارشێو هەڵ نەسای زۆر بەدەگمەن هەیە کەم کەسێکە بێ بۆ مزگەوت بۆ نوێژی بەیانی ئەگە پارشێو نەکات. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام فەرموویەتی تەسەحەڕوا وەلەو بجورعەة من ماء. پارشێو بکەن ئەگەر بە قومە ئاوێکیش بێت. یعنی ئەوە شەر بەکەم مەزانن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆی لەسەر چەندەن کە خورمایەک پارشێوی کردووە. إن خير ما تسحرتم به التمر. باشترین شت کە پارشێوی پێ بکەن خورمایە وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە وجودی هەبووە لە وەختەیە و ئەوەش ئیستیفادەی زۆری هەیە لە ڕۆژانی ڕەمەزانە. پێغەمبەر لە فەرمودەی شترا فەرمێ عەلەیهی السەڵات وسەلام فصل ما بين صيامنا وصيام أهل الكتاب السحور. ئەو جیاوازەیە کە لە نێوان ڕۆژووی ئێمە و ڕۆژووی ئەهلی کتاب و خاوەننامەکانی پێشخۆمانەیە بریتیە لە پارشێوکردن. ئەوان پارشێویان ناکرد ئێمە پارشێو دەکەین. کەوا بۆ ئەمە سنەتێکی زۆر گەورەیە و زۆریش بەسوودە بۆ جەستەت کە ئینسان ئەنجامی بدە.